بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يا ربنا لك الحمد ولك الشكر كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم آمين وبه نستعين. براني بريزم خشكاني بريز صلاة ورحمة إخوال هم ما بيت وبشتواني خوا بردوام لخلي الحادناسي لخواي قوردا وكارم بخاتنا وكاني موفق ما كابتوانين أوي أمانوي بيجينين وجناب اشتان موفق السلكوتوب كابتوان أوي كلمنو أي بيسن يم حالبا إن شاء الله. بابت يم جارمان بناوي هالوشان نوي قمان لسر قرآني بيروس بابتك وكولي روجا بابتك بيويستا براسي ئەوە ئێستا بینرێت لە سوشیال میدیا و لە کەناڵەکان گومانگەلێکی زۆر لە بواری جیاوازە لە قورئان ئەگیرێت واتە قورئان ئەخرێتە ژێر کۆمەڵێک گومان کە ئەمەش بە جۆرە لە جۆرەکان لای موسڵمانی سادە یا لای خەڵکانێک کە دڵیان نەخۆشە ئەبێتە مایە ئەوەی کە دڵیان لە قورئان و ڕاستەتی قورئان سارد بێتەوە. ئێمە پشتیوانی خۆی گەورە بە پێی توانە لەم بابەتە لسر چەند تەوەرەیەک باسەکەین ئینشاءالله ئەچینە خزمەتی چەند باسێک لەو گومانانەیە کە لە قورئان ئەگیرێت. گومانی یەکەم کە ئێمە بخێنە خزمەتی جەنابتان بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کە قورئانی پیرۆز وەرگیراوە لە کتێبی پیرۆز واتە لە تەورات و ئینجیل. ئەمە گومانێکە کۆن نوێیە با بڵێن گومانێکی کۆنەوە گومانێکی نوێشە لە ڕاستیە واتە ئێستاش هەر ئەو ڕۆژێندرێت بە تایبەتی زیاتر ئەمە لەلایەن ڕۆژهەڵاتناس و بڵێن مولحیدە ئەوروپیەکانەوە و ئینجا بڵێن عەرەبەکانی شەر زیاتر ئەمەش گرنگی پێدەن. ئێمە جارە پێشەوەی بچینە سەر وەڵامدانەوەی ئەم گومانە حەزەکەم بە زۆر بە کورتی باسێکی چی بکەم باسێکی کتێبی پیرۆز بکەم. کتێبی پیرۆز چێ براکانم هەروەکو معلومەیەک کتێبی پیرۆز بریتێ لە دوو عەهد دوو پەیماننامە عهد قديم عهد جديد. عهد قديم واتا توراة عهد جديد واتا إنجيل. جولك كان باوران بعهد قديم هي بلان مسيح باوران بإنجيل نية بلان مسيح كان باوران بإنجيل بعهد قديم شيء وبكتب خوش يعني أزانه بلى عهد قديم الله بريتل أصفار كان يهود كلشان أصفار تجديد ك الله خوي لأصلا سيونو بلاي برونستانتا كان طبعا مذهبي كلمذهبي مسيحي كان بيانو سيونو كتابة بلان بلاي كاثوليكيا كانوا أرثوذكسيا كانوا بيانو تشلو شش كتابة طبعا بلاي مذاهب كان كوكني طبعا لسر جماريتشي لسر جماري كتابة كان تورات خويا چی لە پێنج بەش لە پێنج کتێب پێک دێت کە پێوتێ چی پێوتێ سفری تەکوین تەمام شەی سفر وەکو چۆن بڵێ کتێب وەکو چۆن بڵێ سیپارە کوردی خۆمان کردوانە بە سیپارە بۆ مانادێ سفری تەکوین یعنی دروستبوون کە ئەمە یەکەم بەشی تەوراتە سفری خروج سفری لاوی سفری عەدەد سفری تەثنیە ئەم پێنجە چییە سفرەکانی موسا پێغەمبەر عەلەیهی سەلام ئەم پێنج کتێبە تەوراتە سفرەکانی موسا پێغەمبەر عەلەیهی سەلام. اینجا سفرەکانی پێغەمبەرانی پێشوومان هەیە ئەمە هەر لە تەورات هەر لە کتێبی کۆن یعنی لە عەهدی کۆن کە یوشع بن نون و قازی کال و سەموئیل یەکەم و سەموئیل دووەم و تا کۆتایی پاشان یەکەم و دووەم تا کۆتایی ئەم پێنج دانەمان هەیە. سفرەکانی پێغەمبەرە دوایینەکانمان هەیە و پێغەمبەرانی کە دوای ئەم پێغەمبەر هاتوون کە ئەشعیا و ئەرمیا و حەزقیال و تا کۆتایەکی. بەشێکی تر هەمان پێوتێ چی نووسینەکان کتابات کە ئەمەی چییە نووسینە مەزنەکان ئەگرێتەوە لەگەڵ پێنج گۆڤارەکە لەگەڵ کتێبەکان ئەمانە چین ئەمانە کۆیان 39 کتێبن کە لای کاسۆلیکیەکان لە عەهدی قەدیمە چیان هەیە باوەڕیان پێی هەیە. باش کاسۆلیکەکان حەوت کتێبی تر ئەمە بڵێن پرۆستاتەکان باوەڕیان پێ هەیە کاسۆلیکەکان حەوت کتێبی تر بۆمە زیاد کردووە کە تۆبیا و یەهودیەت و حیکمەت و یەسوعی کوڕی سراخ و باڕوخ و تا کۆتایەکەی ئەمانە چین ئەمانە بە کاتە 46 کتێب لە عەهدی قەدیم. ئەمەی باسمان کرد چییە؟ ئەمەی باسمان کرد عەهدی قەدیم بوو. عەهدی جەدید چییە؟ عەهدی جەدید بریتێ لە چی براکانم؟ بریتێ لە ئینجیلەکانی یوحەنا و ئەگەر ناوئێرە نووسیمە بۆی بینینەکەم بەڵێ یوحەنا و لۆقا و مەتا و مەرقس ئەمانە چی براکانم؟ ئەمانە عەهدی جەدیدن ئینجیلن
ئەمە چوار کتێبن ئەم ناوانە کێن خۆیان ئەم ناوانە کۆمەڵێ ناون کە ئەم کتێبانە یان نووسینەوەی ئینجیل ئەدێتە پاڵیان قسە لای خۆیان قەناعەتیان وایە ئەمانە چین قوتابی عیسا عەلەیهی السەلام بوون بەڵام لە ڕاستیە ئەم ناوانە خۆیان بۆ خۆیان ناوی مەجهولیشن ئەڵێ تەنانەت ناوی باوکیان نازاندێت يعني خەڵکانی مەجهولە وەک چۆن لە عیلمی حەدیث شتێکمانی پێوتێ مەجهولی عین يعني ئەمە یا مەجهولی حاڵ ئەمە بەس هەر ئەز ناوێک هەیە و تەواو نازانی کێ باوکی کێ ئەمە کێ نایناسن لەگەڵ ئەما چیمان هەیە لەگەڵ ئەما ڕەسائیلەکانمان هەیە ڕەسائیلەکان ڕەسائیلی پۆڵسمان هەیە بەترۆسمان هەیە یعقوبمان هەیە یەهوزامان هەیە ئەم ڕەسائیلانە کە 27 ڕەسائیلن ئەمانە کۆمەڵێ نامەی ئیرشاداتین ئەم کەسانە کە ناوەکانمان بوتڕۆس و یوحەنا و کێوکێ نووسیویانە لای مەسیحیەکان ئەم ڕیسائیلانەش هەر وەکو ئینجیل پیرۆزن بەڵام چوار ئینجیلەکە کە واسمان کرد یوحەنا و لۆقا و مەتا و مەرقۆس ئەم چواردانە ئەمە چین ئەمە ئەو کتێبن کە ئەگەر دروست بێ قسەکە وەکو سیرەی زاتی عیسا پێغەمبەر واتەڵێ عیسا پێغەمبەر چی کرد چۆن خەوت چۆن ئەسا لەکوێ چی ورد لەکوێ چی خوێن یعنی تەقریباً سیرەی زاتیە تەشبیهی وەکو چۆن خۆماڵێن ژیاننامەی عیسا پێغەمبەر عەلەیهی السەلام فەرمودەکەم عەلەیهی السەلام بەڵام چی بەڵام ڕەسائیلەکان ڕەسائیلی ئیرشاداتین واتە چی واتە نامەی ئەو کەسانن کە ناردوێتی مەسەلەن ڕەسائیلی بوتڕۆس باڵێ ناردوێتی بۆ عیبرانیەکان ناردوێتی بۆ یەکەم ڕەسائیلی ڕۆمی پێوتێ ناردوێتی بۆ ڕۆمەکان مەسەلەن پێوتون وا بکەن وا مەکەن ئەمە بکەن ئەمە بکەن وەک چۆن بڵێ کۆمەڵێ بابەتی ئەمر و بەچاکوونی لە خراپەی پێوتون ئیرشاداتی ئەمە پێوتێ چی ئەمە ڕەسائیلەکان 27 ڕەسائیلن لای مەسیحیەکان ئەمانەش پیرۆزن يعني ڕەسائیلەکان حکمی چیانێ حکم ئینجیلەکانیان هەیە بەڵام ئینجیلەکان زیاتر باسی ژیانی عیسا پێغەمبەرە لە قسەی ڕووداوەکانی ژیانی عیسا پێغەمبەرەوە هەنێ قسەی کردووە مەسەلەن لەو ئینجیلانە اینجا هاتوون ئەو قسانە حکمیان لێ چی کردووە حکمیان لێ دەرکردووە بەڵێ ئایا پرسیارێک ئایا ئەم تەوراتەی سەردەمی موسا عەلەیهی السەلام لە سەردەمی کیان نووسراوەتەوە ئایا ئەوەی کە هەیە ئێستا فعلا ئەو تەوراتەیە کە لە سەردەمی موسا پێغەمبەر بووە هەر بە پێی تەورات نەخێت چۆن ئەڵێ چی ئەڵێ لە سفری تەثنیە طبعا سفری تەثنیە وەکو وتمان لە کتابی تەثنیە ئەکات لە ئێمە لە سفرا دووشتمان هەیە لە ئینجیل و تەورات شتێکمان پێوتێ ئیسحاح شتێکمان پێوتێ نەس دەق ئیسحاح یعنی تەشبیه نەبێ بۆ تێگەشتنە یعنی سوورەت دەق یعنی چی یعنی ئاەت ئیتر کە من ئێستا ئەڵێم لە سفری تەثنیە لە 5 یعنی ئیسحاحی 5 لە 34 یعنی لە ئاەتی 34 لە دەقی 34 ئیتر ئەو ژمارانەم ئاوا خوێنەوە تێ بگەنەوە بەسەکەم ئەوەیە یعنی ئینجیلی بڵێن سفری تەثنیە لە چەند ئیسحاحێ پێک دێت لە ئیسحاحی 5 لە دەقی 34 ئەڵێ چی ئەم قسە ئەکات ئەڵێ موسا بەندەی پەروەردگار لە خاکی موئابدا مرد و هیچ مرۆڤێک تا ئەمڕۆ نازانێ قەبرەکەی لەکوێ ئەمە لەکوێ نووسراوە ئەمە لە تەوراتان نووسراوە ئێمە کەواتە بەڵگەی چی ئەم بەڵگەی مە لە دوای موسا عەلەیهی السەلام نووسراوە ئەنا ئەگەر لە سەردەمی موسا چۆن خۆی ئەڵێ من مردم و کەس نازانێ قەبرەکەم لەکوێ طبعا ڤیدیۆی هەر بۆ خۆشی ئەوتان بینیوە سیارەیەک وەرگەڕاوە تەلەفۆنە گەڵا کاکەوە خۆمە مردوم و تەعزیەکەم لە فڵان مزگەوت ئینشەڵا بێ خۆشم لێوێ شتێکی نوکتەئامێزەیە ئەگەر بیست بێتە ئێمە بەڵگەی چییە بەڵگەیەوە کە ئەمە هی سەردەمی موسانی باش بەڵگەیەکی ترمان ئەڵێ چی ئەڵێ لە سفری تەثنیە ئیسحاحی دەقی 34 ئەڵێ پاش موسا هیچ پێغەمبەرێکی تر وەکو ئەو نەهاتووە ئێمە هەر بەڵگەی ئەوەیە دوای موسا دیارە دراسە کراوە چەند پێغەمبەر هاتووە حسابیان پێغەمبەرانە کردووە کە وەکو موسا پێغەمبەر نین اینجا قسە نووسراوە ئەمانە بەڵگەی ئەوەن کە تەورات دوای کێ نووسراوە دوای وفاتی موسا پێغەمبەر نووسراوە نەک خودی ئەو تەوراتەوێک کە لە سەردەمی پێغەمبەرە موسا پێغەمبەرە بووە هەر ئەمە بەڵگەی گۆڕینی تەوراتێتەوە یعنی تەورات ئەو کاتە نووسراوە بەڵێ ئەمە وەکو معلومەیەکی کورد لەسەر چی خوشکانم برایانم لەسەر تەورات و ئینجیل باش ئێستا بینە سەر گومانەکان ئەوان ئەڵێن چی ئەوان ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانی لە کتێبی پیرۆز یعنی لە تەورات و ئینجیل وەرگرتووە ئایا ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانی لەوانە وەرگرتبی ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زمانی عیبری زانی بێت تەورات و ئینجیل بە زمانی عیبری یا بە زمانی سریانی نووسراوە واضح براکانم ئەبێ زمانی زانی بێت بەڵ یاخوا بەخێر بێ کادانێگە خێسەر چان براک یاخوا بەخێر بەڵ بەڵگە یەکەم بۆ ئەوەی ئێمە بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا ئەو زمانانەی زانیوە
اما خوای يقول لك قرآن افرمي شي افرمي وما كنت تدري ما الكتاب ولا الايمان افرمي تو بيشتر ام باسانه نبيستوا ايمان شيو كتاب شيو امشتانه نازان اما يكم بلغيكي تر بيغمري خوا صلى الله عليه وسلم كادك زيد كري ثابت ان يريب ولايك بانجيك افرمي زيد اخويا فرم دا اجرته افرمي امرني رسول الله صلى الله عليه وسلم ان اتعلم له كلمات من كتاب اليهود افرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرماني بيا كردم بچم فيرين وسينو زباني يهوديا كان كعبريه ببم بو افرمي من بيغمر خاص افرمي اني والله ما امنوا يهود على كتابي من زور الدنياني ملا يهوديا كان في الله شلون بلا دو دلسو امشتنكن لكتابه كانوا لكاتي وسينو لكاتي امشتانا واضح برا كانم الله مني شرويشتم بچي بنيو مانك فيربو اتنا بلغي زيلكيو بقوتي زيد لراسيا باشا برسياري اگر پیغمبر خدا صلی الله علیه و سلم زبانی عبری زانی به بوچی افرم من امینی مدلنیان لوی که یهودی کان فیلم ینکن وانیه کواته پیام فرمودت من خاصه زبانی عبری نزانیو زبانی سریانی نزانیو اما باش عبد الرحمن بدوي كيك كلا نصر عربكان كتبه بناوي دفاع عن القرآن ضد منتقديه واتا دفاع كردن للقرآن دجي او كسانيه رخني لي اجن قصيكي زور جوانا قالي شي طيب بو اوي غريماني او بكين كام قرآن بيغمري خوا صلى الله عليه وسلم لا كتابي بيروزو وري قرت بيت كيتر وشي كتابي بيروز بكالي انا هردو كان حساب كان توراة وانجيل ما بسطم وتم كتابي بيروز توراة وانجيل الله شي الله بيغمبر بيويستا عبري وسرياني ويوناني زانيبي ام زماناني زانيبي هر وقت كتابخانيكي قوري لبردسا بو بيتمو تكستكاني انجيلي كيموت شلو توراة بس توراة شلو شش كتابه وانجيل او شوار كتابه صحوت رسائل اما هم اللي برد سابي تاو كل ما نو بتواني نمونيكي قران دروسكا دي اما بو اسا حرب ام دقي قشكاني اوروبا ما يقبون يعني ما يقبون يعني كسي بتواني ام هم اللي برد سابي اطلاعي هبه بس ام هم شوابه بلا كتابك هي بلا كسي هي بتواني بس ام هم نوسينا اطلاعي هبه شلون بلا بتواني شتي لي دركات بيقوماني بو يلا شي الله هو غمانكي شي غمانكي بوچ لراسي قبل پیغمبر خاص اسم او زمانني زانيو لريغي خوينوي او كتابانو تواني القران بنوسيته اما غمانكي تر ابي شي بي اگر پیغمبر خاص صلى الله عليه وسلم زباني اواني نزاني وابي او كتابانه بورجراني عربي هبوبي بورجراني عربي او كتابانه هبوبي پیغمبر خاص صلى الله عليه وسلم لريغي او ورجراني او كتابانه تواني بيتي ام قران بنوسيت اما باسي وما كل پیغمبر خاص صلى الله عليه وسلم نخونا ولا درسي فيش ولا بلغ پیغمبرات او اشكال هنا كتاني بايات وبحديث بمتواتري سلميرات يعني خاصه صلى نخونا ولا قريمان خوانوار بو يعني خاصه فعلا ورجراوي عربي او كتابانه لسردمي پیغمبري خوا صلى الله عليه وسلم هبوا باشا برسيالي اگر او كتابانه هبو بيت لو كاتا بوچی کسی کی تر نيتواني خو عرب پربو لزمان پارا و کسی خلقی روان بیش بوچی کسی کی تر نانتواني چون پیغمبري خوا صلى الله عليه وسلم لو كتابانه و قرآني دروس كرد اواني بچوان لو كتابانه هاويني كي قرآن دروس كرد اخو قرآن كوي تحداك الله بينا كلنك هاوين الله آياتي حديثي بوني كرت بونا انتواني بيك اگر عربيك تشي بيت ورجراني عربيك لبردسيان ابو بيت باش بين سرشي پیغمبر خدا صلى الله عليه وسلم خوي يقول القرآن فرمتشي افرمي واذا لقوا الذين امنوا قالوا آمنا وإذا خلا بعضهم إلى بعض قالوا أتحدثونهم بما فتح الله عليكم ليحاجوكم به الآية أفرمي كاتيك أقشنا إيمان داران أيانو إما إيمان دارين كاتيك أشنو لا إخوان أيانو چي أيانو أري إيوة چون أبي باسي أو نوسيناني إيما بكاننا أو كتابكاني إيما أبو أوان تاوكو أوان بم باساني إيوة لكتابكاني خومان وباسي جولكانو
زیاتر باسی جوولەکەی لێرایە چونکە ئەو کاتە هین نەبووە تا ئێمە لە کتێبەکانی خۆمان ئێمە ئەیزانین ئەوان نایزانن کاتی ئێمە بۆیان باسەکەین ئەوان ئەو قسانە کەنە بەڵگە بەسەر خۆمان پرسیار لێرە ئەمەیە ئەگەر وەرگێڕانی عەرەبی کتێبی پیرۆز هەبوایە چی پێویستی ئەکرد موسڵمانان محتاجی جوولەکەکان من تا ئەوان باسی کتێبەکانی خۆیانیان بۆ بکەن اینجا ئەمانش بکەنەوە بەڵگە بەسەر خۆیان معقولەکە قسەکە ماماسە شوان ئەمە چیە براکانم ئەمە بەڵگەیەکی تر خوای گەورە فەرمێ چی خوای گەورە فەرمێ وإن منهم لفريقا يلوون ألسنتهم بالكتاب لتحسبوه من الكتاب وما هو من الكتاب أفرمي هني لأوان كتابيان أخوان دو زبانيان لار أكردو تاوى لإيوتي بقينن أما أمان خليكي خواد نوي توراة الله بلام أوي أوانا خوان دو توراة نبو أيانو أما للان خواهاتو ويقولون هو من عند الله بلام للان خواشوناتو باشە ئەگەر وەرگێڕانی عەرەبی تەورات و ئینجیل هەبوایە چۆن ئەوان ئەیانتوانی بێن موسڵمانان بخەڵەت دێنن و شتێ بخوێننەوە کە تەورات نیە و بڵێن تەورات علمیە قسەکە کەواتە ئەم بەڵگانە ئەیسەلمێنێ کە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی نەبووە وەرگێڕانی ئەم کتێبانە نەبووە ئەم دوو ئاەتە بەڵگەی و ئاەتی تریشمانە تەمان لەبەر باسی ناکەم هەروەها چیشە فەرمودەیەکیشمانەویشە لەبەر کات باسی ناکەم ئێستا بینە سەر چی بۆ چوونی ئەکادیمی و خەڵکانی توێژەری ئەوروپی لەسەر ئەوەی ئایا یەکەم وەرگێڕانی کتێبی پیرۆز کەی بوو باش یەکەم وەرگێڕان ناوی کۆمەڵێک ئەکادیمی و ڕۆژهەڵاتناسی یەکەم کەسێکمان لێ بەناوی بروس متزغەر ئەم کەسە فەرمودار دەکەم ئەم کەسە ئەڵێ چی یەکێکە لە پێشەوایانی توێژینەوەی دەقی پەیمانی نوێ کتێبێکێ بە ناوی The Bible in Translation واتە وەرگێڕانی بایبڵ عنی ئینجیل باش ئەڵێ ئەم کەسە ئەڵێ چی ئەڵێ بۆچوونی بەهێز ئەوەیە براکانم کۆنترین وەرگێڕانە عەرەبیەکانی کتێبی پیرۆز مێژۆگەی دەگرێتەوە بۆ سەدەی هەشتەمی زاینی یعنی چەندێک یعنی سەد و بەلایانی کەم هەشتا ساڵ دوای نازڵی وحی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە 632 لەدایک بووە لە با بڵێن 100 ساڵە دوای وحی با بڵێن سەردەمی ئەمەویەکان تقریبا بەڵێ جی میم ڕۆدیەل کە ناوی جۆن مدوز ڕۆدیەلە کە ئەمە کەسێکی ڕۆژهەڵاتناسی ئینگلیزیە ئەڵێ چی ئەڵێ هیچ بەڵگەیەک نابنرێت کە محەممەد کتێبی پیرۆزی مەسیحەکانی بینی بێت دەبێت ئەوە بزانرێت ئەمە شایەتیانە زۆر مشکانی برایان ئەمە خۆیان ئەمە من و تۆی موسڵمان نین تا بڵێن واوە ئەمە خۆیەتی و کەسێکی ڕۆژهەڵاتناسیشە ئەڵێ دەبێت ئێوە بزانێت هیچ شوێنەوارێکی ڕوو نییە لەسەر ئەوەی وەرگێڕانی عەرەبی هەردوو پەیمانی کۆن و نوێ لە پێش سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بوو بێت ئەڵێ هیچ بەڵگەیەکمان نییە ئەلبێرت ئەستیرۆ ئەمە هێشتا ماوەم کابراوازانم ئەمە سەرۆکی سکرتێری گشتی ئەنجومەنی کڵێساکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەڵێ لەوانەیە وەرگێڕانە عەرەبیەکانی کتێبی پیرۆز لە ماوەی دوای فەرمانڕەوایەتی ئەمەوەیەکاندا هاتبێت واضح براکەم ئەمانە بەڵگەی چین اینجا ئیرا موریس برایسمان هەیە بە هەمان شێوە تۆماس هارتۆڵ هۆڕمان هەیە بە هەمان شێوە ئەمانە هەموویان باس لەوە ئەکەن کە چییە کە وەرگێڕانی عەرەبی کتێبی پیرۆز لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەبووە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەلمانمان زمانی عیبری نازانی و سەلمانیشمان وەرگێڕانی کتێبی پیرۆز نەبووە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن توانی کتێبی پیرۆز بخوێنێتەوە و قورئانی لێ دروست بکە یەکەمین وەرگێڕانی کتێبی پیرۆز ئەگەڕێتەوە بۆ کێ ئەگەڕێتەوە بۆ وەرگێڕانەکەی سەعدیە ئەلفومی ئەمە کەسێک بووە یەکێک بۆ لە جوولەکە زیرەکەکان لە ساڵی چەند لە تقریبا ساڵەکەم نووسێ گەل ئێستا بێت بکەوێتە بەرچاوم تقریبا لە سەدەی هەشتا وەرگێڕانەکەی کردووەم کابرا لە سەدەی هەشتی زاینی واتە تقریبا 100 ساڵ چی ئەوەندە ساڵ دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەڵێ پیاوێکی جوولەکەی زۆر خوێنەوار بۆ سەرۆکی خوێندنگای یەهودی بۆ لە سوورا لە بابل ئەمە چییە ئەمە کۆکن لەسەر ئەوەی یەکەم وەرگێڕانی کتێبی پیرۆز لەلایەن ئەم کابرا جوولەکەوە کرا لەکەیە لە سەدەی هەشتەمە ڕێیەکی تر ئەڵێ چی نەخێر لە سەدەی دەیەمە كما رأيك رأي قش صاموئيل يوسف خليل لكتبك المدخل إلى عهد القديم
ئەڵێ لە سەدەی دەیەمی زاینیە وەرگێڕانی کتێبی چی؟ کتێبی پیرۆز بووە. کەواتە وەرگێڕانی کتێبی پیرۆز تقریبا نزیکەی 150 تا 200 ساڵ ئەکەوێتە دوای چی؟ دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمە بەڵگەیەکی ڕوونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خودی کتێبەکان و وەرگێڕانەکەی نەهێناوە. یەکەم زمانەکەی نەزانیەوە، دووەم وەرگێڕانیش نەبووە. ئیتر کتێبی پیرۆز بەهار هەبێ لەو ناوەش. واضح براکانم؟ ئەمانە. ئێستا بێنە سەر چی؟ ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی لە کەسێکی ئەهلی کتابا بڵێ نەسڕانی یا جوولەکەوە قورئانی نەهێناوە؟ بۆ ئەمەش چەند گومانێت هەیە برا بەڕێزەکان. مێکە لەوانە ئەڵێن چی کە ئێستا زۆر ئەو ڕوژێنێت، ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی لە کێوە هێناوە؟ لە بوحەیرەی ڕاهب. بوحەیرەی ڕاهب کێیە؟ چیرۆکێکمانەیە لە سیرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامی ئەیبا بۆ بازرگانی لە تەمەنی 12 پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم تەمەنی 12 ساڵە. ئەفەرمە کەیتر ئەیباتەوە چیرۆکە معمولی جەنابتانە درێژی نادەمێ. ئەم پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم ئەم بوحەیرە ئەبینێت. بوحەیراش ئەزانێمە پێغەمبەرە و بە مامەڵێ کاکە بیبەرەوە ئەمە با تووشی شتێکی لێ نەکەن و ئەمە ئەبێتە پێغەمبەری خوا. چیرۆکە دوو درێژە و لە سیرا باسی هەیە. یەکەم ئەم چیرۆکە ڕاستە لە سیرەی ئیبن هیشامە هەیە، لە ئیمامی ترمذی هێناوێتی، ئیمامی ابن ئەبی شەیبە لە مصنەفەکە هێناوێتی، پێشوا بەیهەقی لە دەلائل النبوة هێناوێتی، ئیمامی حاکم لە مستەدرەکە هێناوێت. لەم چوار کتێبە هاتووە. بەڵێ ئیمامی زاهبی فەرمێ ئەو حەدیسەی ئەم چیرۆکەی پێگەڕاوەتەوە حەدیسێکی منکەرە، یعنی زۆر ڕەتکراوەیە و ضەعیفە. ئیمامی ابن القەیم هەروە فەرمێ، ابن السەید هەروە فەرمێ، يعني ئەم حەدیسە ڕاست نییە. واضحة لكتبة لبخاري ومسلمان يا حديثك باش. إنجا على أم تشيروكا إنجا دكتور علي صلابي لتاريخ كيك جانامة كيك علي صلابي لم سردمايك كمؤرخين براسك مشهورة كيك ليبيا أم تشيروكين هنا. دكتور محمد طه برزنجي ككردك خومانو هي سشهد أم دكتور برزنجي كماون أم دكتور برزنجي كتبك السيرة هي بعربي وبكرديش كتنها للسر فرموده وروايات صحيحة كان سيرة كي نسيوته، يعني بشي نبستو تكتب التاريخ كان بيوشي خوي بس لنا فرموده كان أم رواياتين هنا كواتا أم روايات أصلي نية بقري ما ني أويك أصل طبعا أم روايات بأمر شون زين ضعيفيشة لنا أم روايات باسي كيكا باسي بلال حبشيكا أي بلال حبشي لكيوبو لتمني دعاء صالح بيغمر صلى الله عليه وسلم هل لدايك نبوه لأنه أمر رواياته باسي أبو بكر الصديق أبو بكر الصديق دو صلى في مخاصة من عطربه يعني أي شان قلابه وايا كواتا ما نخوي بلقي ضعيفين أم رواية بلان بقريماني أوي أم روايته صحيح آية أما أبيته هو أوي بيغمر خاصة لبو حيرا وأم قرآني هنا به علي جاء بيغمر خاصة 8 صار بو حيرا يبينيو باش أم لم تمني 12 صالية شون تواني أم زانيارياني كلا بو حيراي ورقرت طبعا هيج بلقيكي ترمانية دوباره في مخاصة وصلا بو حيراي بيني تا 8 صالية لزا ياد ياد مني تو دعاي ورده بكاتم قرآن معقولة وانيا شون لخيال يا دو أم تشاو بيا كوتي بو حيرا وبيا مخاصة وصلا زور كله هذا بينا صكا أو أندبو كوتيو تيما بيت بيغمبر وأبيتو بورياي بيتو بي باريزيتو أمامه چۆن لەم کاتە کووردا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم توانی ئەم هەموو زانیاریە کە قورئانی پێداناوە گریمان لە بوحەیرا لەم کاتە کووردا کە کاتژمێرێکیش ئەگەر بوو بێ ئەگەر نەبوو بێ وەرگری. سێ بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەم شتێ لە بوحەیرا وەرگرتووە لە تەمەنی 12 ساڵی بۆ ئەیهێڵێتوە تا تەمەنی 40 ساڵی و ئینجا ئیدعای پێغەمبەرایەتی بکە ئەم قسانە بکاتە قورئان بۆ لە تەمەنی 20 ساڵیانێ کرد 25 ساڵیانێ کرد 30 ساڵیانێ کرد کورە 35 ساڵیانێ کرد ئەو ئەگەر مەبەستی بێ ئیدعای پێغەمبەرایەتی بۆ دنیا بکاو بۆ ئەوەی بکا خۆی پێگەورەکات لەو تەمەنابی کردایە و زووتر بۆ گەیاندە 40 ساڵی معقولە. چوار هەموو کەسێک خۆی لە هەموو کەسێک زیاتر خۆشەوێت ئەم دایم قسەکەم ئێستا گە ڕسمێکی جەنابتان بگرم یەکەم کەس سەری خۆتەکەی ماسێرش خۆ جوان دەرچووبی بەخوا ڕسمەکە هیچ پێ ناکەی با کار ماسە پشتیان و کار دانەوە مەسەلەن یەکێ لەوانم با بڵێن ناشرینیش بێ نا تۆ خۆ جوان دەرچوو لە ڕسمەکە هەڵیەگری خۆتت لە هەموو کەس خۆشتر دەبێ بوحەیرا بۆ ئەمەی خۆی ئیدعای ئەمەی نەکرد بۆ دایە ئەم محەممەدە
یان بۆ نەیدا بە کەسێکی خزمی خۆی یا لانی کەم بۆ نەیدا بە مەسیحیەک خۆ کاتە باو بۆ لەناو بڵێن بەنی ئیسرائیلا پێغەمبەر دوای پێغەمبەر هاتووە با بڵێن کاکە دوای عیساش ئەوان پێغەمبەرێکی تری بەنی ئیسرائیلی قسەکە معقولە وانە خاڵێکی تر ئەگەر ئەم ڕووداوە ڕوویدا بێت بە ئامادەبوونی کێ ڕوویداوە ئەبوو تاڵب و گەورەکانی قوڕیش باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی ئیدعای پێغەمبەرایەتی کرد خۆ ئەمانە مابوون بۆچی ئەم ئیدعای پێغەمبەرایەتیە لای ئەبوو تاڵبیش و لای گەورەکانی قوڕیشی بوو بە مایەی سەرسومان و شۆک بیانوتە ئەمە ئەو باسە بوو بۆ حەیرا کردی وتی ئەمە بێتە پێغەمبەر و ئیدعای پێغەمبەرێتیەکە بۆ ئەمەیان نەکرد بۆ شۆبوون پێی کەواتە چییە؟ کەواتە بەم خاڵانە و خاڵی تریش تەبعاً بەڵگەی ئەوەیە بەڕاستی ئەم دیدارە هەر ڕووی نەداوە بە پێی حەدیث ضەعیفە چونکە ئەگەر ڕوویدا بێت ئەم پرسیارانە هەیە ئەبێ وەڵامی هەبێ پرسیارانە لێ بەڕاستی ئەم پرسیارانە وەڵامی نییە یەکێک تر لەوانە کە گومانەکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە ئەوانی لە بڵێن کەسێکی مەسیحی وەرگرتووە وەرەقەی کوڕی نەوفلە برایانی بەڕێزم وەرەقە کێیە؟ وەرەقە ئامۆزای دایکە خەدیجەیە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم لەسەرەتا کەسێکی عەرەب بووە دوایی بۆتە مەسیح بڵێن بۆتە مەسیحی وەکو ئاین بۆ توانیوە تێنە ئینجیل و ئەم بابەتانەش خوێنێتەوە کاتێکە کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم یەکەم وەحی بۆ دێت دایکە خەدیجە باتە لای وەرەقەی کوڕی نەوفل و چیرۆکە معلومی جەنابتان تەنها وەرەقە لەو کاتە ئەڵێ چی ئەڵێ تۆ دەرئەکەن خۆزگا گەنج بوومایە کەواتە وەرەقە پیر بووە هەر دوای ماوەیەکیش وەرەقە وەفات ئەکا و دیداری پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم بۆ لای وەرەقە بەس ئەو دیدارە بووە چۆن پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئەم دینەی لە وەرەقە وەرگرت هەر هەمان پرسیار لەو ماوە کورتا چۆن وەرەقە دایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیدا بە کەسێکی خزمی خۆی وانییە بۆ خۆی ئیدعای ئەمەی نەکرد وەرەقە ئەمانە هەمووی پرسیارە یعنی ڕوو لە ئەمی نەئەکات ئەم چیرۆکە ئەکات ئەگەر پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم لە وەرەقەی وەرگرت بێ ئەمە بێ وەرەقە خۆی ئێعلانی پێغەمبەرایەتی بکات یا چۆن لەو ماوە کورتا ئەم شتەی داپی یا وەکو هەموو بابەتە زانستیە کە لە قورئانە هەیە وەرەقە لەکوێ مەیزانی دوای سەباسیەکەین ئەو بابەتە زانستیانەیە کە لە قورئانەیە پێچەوانی بابەتە زانستیەکەی ناوی تەورات و ئینجیلە ئێستا نمونە دێنین قسەیەکی تر هەیە براکانم ئەڵێن کەسێک بووە لە مەککە ئاسنگەر بووە کۆیلە بووە ناوی جەبر بووە جابریشە وترێ ئەڵێم کەسە خوێنەوارێکی کەمی هەبووە کتێبی ئینجیل و تەورات و مانەی خوێندووەتەوە ئەڵێ جارجار پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم چۆتە لای ئەم کەسە کەواتە لە ئەمی وەرگرتووە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم بۆ ئەمیش ڕوبەڕووی کۆمەڵی پرسیارێکن یەکەم ئەم کەسە کۆیلە بووە پیشەی ئاسنگەری بووە کەی توانای ئەوەی هەبووە ئەم پێغەمبەرە ڕۆژانە دەرزوانە بەم پێغەمبەرە بڵێتەوە ئەمە یەک دوو قوڕیش هاتنە خزمەتی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم تەواوی دەسەڵات و پارە و سامانیان ئەدا بەم پێغەمبەرە وازم دینە بێرێ دێ ئەگەر بیانزانایە ئەم پێغەمبەرە لەم جەبرە وەری ئەگریە و جەبریش کۆیلەیە کورە هەر جەبرە هەر ئەکوشت نەکەوەی بڵێن کاکە بۆت نییە تۆ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باس بکەیت هەڵەیان کوشت و بڕۆ کاکەوە نجات ماموتەوە ئێجا خوا صلی الله علیه و سلم هیچی پێ نامە چونکە هەرچی هەیە لەوی وەرگرتووە ئەی ئەو کەنەماتەوە ئەمەیان بۆ نەکرد سێ ئەی خۆیان وەکوتم خەڵکانی زیرەک بوون کاکە بە ئەمی چوان وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم بێتە تەلەبە ئەمان بچۆن بنایە تەلەبەی جەبر یانتە کاکە چۆن ئەو فێریدینەکەی مش فێریدی کە بۆی بتوانانی وەکو ئەو قورئانی بنووسین و دژیبی ئەمەیان بۆ نەکرد خاڵێکی تر ئەم جەبرە خۆی بۆ بانگەشەکەی نەکرد معقوڵە بۆ خۆی ئەمەی نەکرد بۆ دەرزیەوتە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم بانگەشەیە کرد و ئاگای لێ بوو ئەو شەڕ و قاڵە دروستە بێ و سەر گەورەکانی قوڕیش داما بوون بەدەست ئەم پێغەمبەرە و ئەمیش لێ وردە وردە تەلەبەکەیەوە فێریەکە شتی وا چۆن دەبێت وانێ براکانم خاڵی کۆتایی ئەم چیرۆکەیان لەوانێ ئەمەتان تا ئێستا نەبیستی بێ ڕۆژهەڵات ناسان ئەم چیرۆکە ئەوەندە بەلایەن و لاواز و چۆن بڵێ پوچە ئەمان هەر نەکردووەتە رەخنە واتە وتویانە پێغەمبەر لە بوحەیرەی ڕاهیبیا لە وەرەقەی کوڕی نەوفل وەریگرتووە بەڵام باسی جەبر هەر نەکراوە ئێستا بێنە سەر کۆتا قسە لەم بەشەما تەقریبەن ئایا ئەگەر قورئان لە کتێبی پیرۆزەوە وەرگیرا بێ ئەبێ قورئان هیچ دەقەیەکی تیان نەبێ پێچەوانەی کتێبی پیرۆز بێ معقوڵە قسەکە بەڵام سەیرش ئێستا باسی چی ئەەکەین باسی ئەو جیاوازیانە ئەەکەین کە لە نێوان قورئان و لەناو کتێبی پیرۆزدا هەیە تەمەن ئێمە وەکو مسلمان باوەڕمان وایە کتێبی پیرۆزیش تەورات و ئینجیل و قورئانیش لایەن خواوە هاتووە بەڵام باوەڕمان وایە تەورات و ئینجیل گۆڕاون بە نەسی ئاەت یحرفون الکەلمە عن مواضعها من بعد مواضعه گۆڕاون کە گۆڕاون
ئێمە چۆن بزانین ئەم تەوراتەی کە ئێستا هەیە یا ئەم ئینجیلەی کە ئێستا هەیە هی خوایە هی خوانە عیندەقەکانی دێن ئەم دەقانە بەراورد دەکەین بە قورئان چی لەژێر ڕۆشنایی قورئانە جێی بووەوە ئەڵێن ئەوە دیارە ئەو بەشەیە کە هی خوایە و ماوە تۆ دەستکاری نەکراوە چیش جێی نەبەوە ئەڵێن دیارە ئەمە ئەوەیە دەستکاری کراوە چییە ماڵی قەڵبەوە ئەیدەنەوە چی ئەیدەنەوە بەسەر ساحێبەکەیە باش جارێ یەکەم جیاوازیەکان لەبارەی خواوە جەلە جەلالوه بزانین کتێبی پیرۆز چۆن ئەڕوانێتە خوا و قورئان چۆن ئەڕوانێتە خوا ئەڵێ لە سفری ساموئیلە وتمان ساموئیل یەکەم و ساموئیل و دووەممان هەیە ئەڵێ لە ژمارەی 24 16 ئەڵێ چی ئەڵێ لە زۆر هەڵوێستدا خوددا زۆری بۆ دێت گوێ بگرن لە ئەنجامی ڕووداوی کتوپڕ و لە ناکا و تووشی هەڵچوون و تووڕەبوون دەبێت ئەم دەقە باسی چییە یعنی خوای گەورە علمی بەشتەکان هێشتەکە ڕووەدا خوا تووڕەکە خوای گەورە فەرمی وما تسقط من ورقة إلا يعلمها هەر وەرەقەی بکەوێتە خوار خوا ئاگادارە عالم الغيب هو الأول والآخر خبير ببواطن الأمور يعني چی خوا ئاگای لێشتەکان نییە لە سفری خروجە ئەڵێ چی ئەڵێ خوددا بە تاوانی باوکیان سزای نەوەکانیان دەدات تا نەوەی چوارم باشە خوای گەورە نافەرمی لە قورئانە ولا تزر وازرة وزر أخرى کەس کۆڵی خراپ و تاوانی کەسی تر هەڵناگرێ ئەمانە جیاوازیمان نییە ئەوە قورئان جیاوازە لە کێ جیاوازە لە کتێبی پیرۆز لە سفری خروجە لە ئیسحاقی 17 ئاەتی بڵێن دەقی 31 وشە ئاەت باش نییە بەکاربێنین ئەڵێ خوا ماندوو بوو یا ماندوو دەبێ دەی خوای گەورە لە قورئانە فەرمێ وما يعي بخلقهن واتە خوای گەورە ماندوو نابێ بە دروستکردنەوە خوای گەورە ماندوو نابێ لە سفری مزورە لە ئیسحاقی 10 ئاەتی 12 و 13 یا بڵێن دەقی 12 و 13 یان لە سفری خروج ئیسحاقی 1 دەقی 8 ئەڵێ چی ئەڵێ خوددا شت لەبیر دەکات لە کاتێک لەبیر دەکات دەی خوای گەورە فەرمی وما كان ربك نسيا شتیشی زۆرێتە بۆ کاتەکە باس ناکە ئەمانە هەمووی جایەتی قورئان و کتێبی پیرۆز لێ ئەوە ئەڵێ لێرە قورئانی پیرۆز پێچوانەکەی ئەڵێ یەکێکی تر لەو جیاوازیانەی کە لە نێوان کتێبی پیرۆز و قورئانە هەیە ئەو پرسانەیە لە باسی پێغەمبەرایەتی بەڵێ قورئان لەگەڵ کتێبی پیرۆز لە هەنێ بابەتی چیرۆکی پێغەمبەران هاوشێوەی یەکن ئەمە بۆچی چونکە هەردووکیان سەرچاوەکەیان یەک سەرچاوەیە کە کێیە کە خودای گەورەیە جەلە جەلالوه واتە سەرچاوەکە ئاسمانیە بەڵام سەرەڕای ئەوە هەنێ جیاوازی هەیە پرسیارەکە ئەمەیە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی لە کتێبی پیرۆزەوە وەرگرت بێت نەئەبوو ئەم جیاوازیانە هەبێ لە نێوان چیرۆکی قورئان بۆ پێغەمبەران لەگەڵ چیرۆکی قورئان بۆ کتێبی پیرۆز جیاوازیەکان چەندانەیە باسەکەین یەکەم دەربارەی باوکە ئادەم و دایکە حەوا طبعا لە چیرۆکی باوکە ئادەم و دایکە حەوا لە کتێبی پیرۆز و لە قورئانیشە هەردووکیان بەچی دەست پێکا بەوە دەست پێکا کە خوای گەورە فرمان ئەکا کە لە درەختێ نەخۆن بەڵام جیاوازیەکە چییە جۆری درەختەکە لە قورئانە ناوی نییە ئەوەی کە ئەڵێ درەختی نەمریە ئەوە قسەی شەیتانە خوای گەورە فەرمێ چی ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين نزیکی ئەو دارە مەکەونەوە جۆری دارەکە دیارە بەڵام ئایا ئەو دارە چ دارێکە نازانم شەیتانە ئەڵێ کاکەیان ئەم دارە داری چییە وقاسمهما إني لكم من الناصحين ئاەتەکە فەرمێ داری چییە داری نەمریە هل أدلكم على شجرة الخلد وملك لا يبلى ئاەت ئێوە ئاگدە پیشاتان بدەم ڕێنماییتان بکەم بۆ داری نەمری مرۆڤ حەزی لە نەمریە بەڵام لە کتێبی پیرۆزە ئەڵێ ئەو دارەی کە باوکە ئادەم و دایکە حەوا لێیان خوارد داری چی بوو داری زانیاری و مەعریفە بوو واتە داری ئەوە بوو جیاکردنەوەی خێر و شەڕ لە یەکتری ئەڵێ کاتێککە ئەمان سەرەتا لەم دارەیان خوارد توانیان چی بکەن توانیان خێر و شەڕ لە یەکتری چی بکەن لە یەکتری جا بکەنەوە طبعا لەکوێ هەیە لە سفری تەکوین ئیسحاقی 3 ئاەتی بڵێن دەقی 22 ئەڵێ کە ئەمەیان کرد ئەڵێ کەواتە خوددا ترسان لەوەی ئادەم و حەوا دەستیان بگاتە چی بگاتە داری نەمریش وتیان ئەوە داری خێر و جاکردنەوەی خێر و شەڕیان خوارد دەستیان بگاتە داری نەمری ئیتر ئەمە هەتاتە نامرن خۆشیان خێر و شەڕ ئەتوان جا بکەنەوە کەواتەمە چییە ئیتر ئەمە وەکو من ئەبنە خوا و ئەبنە منافس و چۆن بڵێ کێبەکەم لەگەڵاک بەڵام لە قورئانە
ناوی دارەکە نییە ئەوەی کە دارەی نەمرێ وتمان قسەی شەیتانە ئەمە یەکەم دووەم لە قورآن باسی جاکردنەوەی خێر و شەڕ و ئەمانە نییە و باسی ترسی خوا نییە لە ئادەم و حەوا ئەم باسانە لە قورئانە نییە یان لە دەقێکی تری لە سفری تەکوینە لە ئیسحاقی دەقی هەژدا ئەڵێ چی ئەڵێ خوددا کاتێک پیاسەی دەکرد لە بەهەشدا هەرێکە لە ئادەم و حەوا خوایان لێ حەشاردا دوو کەوتنەوە لە مۆدای بینینی ئەمە لەکوێ و قورئانێک ئەی ئەگەر قورئان لەم چیرۆکانەوەی گرابێ وانێ ئەبێ قسانەشی تیاوی ئەی قورئان پێچەوانەیە قسانە چیەکە ئەم قسانە باسەکە لە چیرۆکی هابیل و قابیلە خوای گەورە فەرمێکی واتلو عليهم نبأ ابني آدم إذ قربا قربانا فتقبل من أحدهم ولم يتقبل من الآخر زۆر بە صەریحی ئەفەرمێ کوڕەکانی ئادەم کە ناویان لە قورئان و لە سونەشان نهاتووە هابیل و قابیل معلوماتە نە لە قورئان نە لە سونانە نهاتووە ئەوە کە ئەڵێن هابیل و قابیل لە ئیسرائیلات وەرمان کرد لە کتێبی پیرۆز وەرمان گرتووە ئەڵێ داوامان لێکردن قوربانیە بکەن ئەوانش قوربانیەکانیان کرد لێکێکی ماوەرگرتەوە کە ماوەڕ نەگرت ئەم بە قوربانیەکەی جوان بۆ قوربانیەکەی خراپ بوو بەڵام لەم کتێبی پیرۆزاڵێ نە قابیل و هابیل هەلێکیان خوشێکیان بوو خوشەکەی قابیل جوان بوو هابیل وەک چۆن بڵێ تەماحی تێ کرد ئەڵێ کە تەماحی تێ کرد داوای ئەو خوشکەیە کرد ئەوە بۆ ئەویش هینی کرد و لەسەر بەزمای شەڕەکە لەسەر ئەمە بوو کە لە قورئانە شتێکی تر باسەکە لە چیرۆکی نوح پێغەمبەر تەماشاکەن لە سفری تەکوین لە ئیسحاقی نۆ لە دەقی 20 تا 25 ئاوا باسی نوحەکە جام قسە لایەقە بە پێغەمبەرێکە ناوی نوح عەلەیهی سەلام ئەڵێ چی نوح بە جوجاریەوە سەرقاڵ بوو درەختی ترێی چاندووە لەناو خێوەتەکەیان مەی خواردووەتەوە خۆی ڕوود کردووەتەوە حامی باوکی کەنعانیەکان باوکی بەڕووتی بینیوە حام باوکی بەڕووتی بینیوە کە باوکی کەنعانیەکانە بڵێن کەنعانیەکانەوەی حام کە بینیوێتی ئەڵێ چۆ بە براکانی سام و یافسی باس کردووە ئەمە لەو دەقا باسیەکە وتێتی چۆن بڵێ وەرە تەماشای باوکو کە حاڵێکی هەیە ئەڵێ ئەم کە زانیوێتی کوڕەکەی ئاوا بینیوێتی وتێتی بڕۆ تۆی تر نەفرەت لێکراوی أما لك كخواي قولا فرمي إن الله اصطفى آدم ونوح وآل إبراهيم وآل عمران على العالمين أما لك زور جواز شروكي سليمان بيغمبر للسفري ملوك يكم باشاني يكم ملوك الأول لإسحاقي شوار لدقي سيوك بو سيوسي الله سليمان بيغمبر كسيكي مسرف ودس بلاو بوا کەسێکی گومڕا بووە کەوتووەتە گومان و دڵڕاوکێ و بتپەرستی پشتی هەڵکردووە لە ئاینی باو باپیرانی هەموو ئامانەشی لەبەر خاتنی ژنە بتپەرستەکانی کردووە چونکە سلەیمان 100 ژنی بووە 100 خێزانی بوو ئەی ئەمە لەکوێ ووهبنا لداود وسليمان نعم العبد إنه أواب لەکوێ وانێ ئەفەرمێ نعم العبد ئەی ئەم صفەتە کە لە سفری ملوکی ئەوەلا باس کراوە لەگەڵ قورئانە جیاوازێکە زۆرە دەربارەی ئافرەت جیاوازی کتێبی پیرۆز تێڕوانی کتێبی پیرۆز بۆ ئافرەت و قورئان بۆ ئافرەت لە سفری تەکوین ئیسحاقی 3 ئاەتی دەقی 16 ئەڵێ چی ئەڵێ حەوا بووە هۆی فری و خواردنی ئادەم و لە بەهەشت دەرچوونی و هۆکاری ئازاری مناڵ بوون تۆڵەی حەوایە لە کچەکانی کافر مناڵێ بێ ئەو ئازارە هەیە ئەڵێ ئەو تۆڵەیە کە لەبەرەوەی ئەو کارێک کردووە ئەمە لەکوێ ئەمە لە دەقی سفری تەکوینە قورآن فەرمێ فأزلهما الشيطان عنها فأخرجهما قورآن باسی هەردووکیانەکە قورآن نافەرمێت دایکە حەوا وای کرد لە باوکە ئادەم جیاوازە وانییە لە سفری لاوی ئیسحاقی 5 لە دەقی 19 و 20 ئەڵێ چی ئەڵێ دوو لە ڕوتان قشتی بەڕێزن ئەڵێ ئافرەت لە کاتی حەیزدا پیس و گڵاوە بەڵام پێغەمبەر دایکە عایشە لە فەرمودەیەکە فەرمێ كنت أشرب وأنا حائض ثم أناوله النبي صلى الله عليه وسلم فيضع فاه على موضع فيشرب يا فيشرب أفرمي چی أفرمي من دەفرێک ئەو مەخوا لە پەرداخێک دوای ئەمدا ئەم پەرداخەمەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم أفرمي من دەمم لەکوێ دانابوو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەمی لەوێ دانا ئەمە لەکوێ ئەو هینە لەکوێ لە سفری عەدەد لە ئیسحاقی 20 لە 1 بۆ 11 ئەڵێ چی ئەڵێ کچان میرات نابن ئەگەر برایان هەبێت ئەی قورئان ئەڵێ چی قورئان ئەڵێ للذەکر مثل حظ الأنثيين ئەڵێ ئەگەر کچ و کوڕ کۆبوونەوە بەیەکەوە دوو بە یەک میرات بۆ کچە ئەگەر کچ و کوڕ کۆبوونەوە بەیەکەوە
لە برایەکی دایکیان مرد یەک لەسەر شەشیان بۆ هەیە ئەو کاتە وەکو یەکیشە بە لەو کاتە دووبەیەکیش نیە لەو کاتە یعنی کەسێک ئەمرێ دوو برا و دوو خوشکی دایکی هەیە کەسی تری نییە یەک لەسەر شەشی ئەو ماڵە دێ بۆ کێ دێ بۆ ئەم دوو برا و دوو خوشکەی چۆن دابەشەکرێ بە یەکسانی دابەشەکە دووبەیەکیش نییە دێ ئەگەر قورئان لە کتێبی پیرۆزەوەی گرابێ ئەم جیاوازیە چییە دەربارەی هەڵەی زانستی لە کتێبی پیرۆز و قورئانە لە کتێبی پیرۆز لە مەزمور لە سفری مەزمور لە ئیسحاحی یەک کتێبی 93 ئەڵێ چی ئەڵێ زەوی جێگیرە و هەرگیز ناجوڵێت نالەرزێت لە دەقی هەمان دەق لە ئیسحاحی 504 هەما قسە ئەکات لە ئەخبار الأيام الأول لە ئیسحاحی 16 لە دەقی سی ئەڵێ چی ئەڵێ زەوی سابت و جێگیرە دێ قورئان ئەفەرمێ چی وەکل فی فەلەکی یەسبەحون ئەفەرمێ هەمان لەم گەردوونا چیەکەن ئەجوڵێت جیاوازیە جیاواز نییە ئەم جیاوازیانە بەڵگەی ئەوەی ئەم قورئانە لەم کتێبەوە ناتوانە نابێ ئەم جیاوازە زانستیانیشی تیابێ دەربارەی دروستبوونی کۆرپەلە لە سفری حکمە لە ئیسحاحی دوو لە دەقی حەوت ئەڵێ چی ئەڵێ کۆرپەلە لە خوێنی حەیزەوە دروستە بێ حاشا لێتە لە سفری ئەیوب ئیسحاحی 1069 ئەڵێ چی ئەڵێ سێرێم دەقەکەن ئەم دەقە چۆنە قورئان چۆنە دخوات ئەڵێ بیرت بێت تۆ منت لە قوڕ دروست کرد ئایا دەمگەڕی تۆ بۆ خۆڵ ئایا وەک شیر تێم ناکەیت و وەک پەنیر ناممەێنی بە پێست و گۆشت دام ناپۆشی بە ئێسک و دەمان نامچنیت یا چۆن بڵێ چنیمت یا نامچنیت طبعا لەم دەقەوە قەناعەت ئەوەی کە ئەڵێ لە خۆڵ دروستوە باشە ئیشکالێکمانێ ئەم لەم دەقە چی وەرەگێ ئەڵێ چی ئەڵێ وەکو یعنی وا تەسەوورەکرێ مناڵ یا کۆرپەلە تەنها لە تووی پیاوە دروستە بێت لەم دەقە دوای دەقەکە پێتانەدەم سەریکەن بۆی حەز ناکەم بچم ناو قوڵای باسەکە باش ئەمە یەکەم دووەم قەناعەتی وایە ئەم مادە شلە ئەڵێ چی ئەڵێ وەک شیر تێم ناکەیت و وەک پەنیر نامێنی ڕێک لە شلۆ ئەبێتە ڕەق اینجا گۆشت و ئێسقان دروست گۆشت و پێست دروستە بێت ئەمە لەکوێ و ئەو بابەتانی قورئان لەکوێ کە لە دەرسی پێشوە باسمان کرد زۆر لەسەری ناڕێت هەموو ئەمانە خوشک و برایانی بەڕێزم بەڵگەیەکی زۆر ڕوونە کە جیاوازی هەیە لە نێوان کتێبی پیرۆز و قورئانە ئەگەر قورئان لە کتێبی پیرۆزە وەرگیرابێ ئەم جیاوازیانە نابێ هەبێ طبعا ئەمە بابەتەکە شتی زۆر درێژۆمان و شار هێنایشمە بەڵام لەبەر کەمیکات باسی ناکەم ئەمە شتی زۆر زۆری تایە دەربارەی شاخەکان دەربارەی هەورەکان دەربارەی ئاسمان لە ڕووی زانستیەوە کە کتێبی پیرۆز چۆن باسیەکە قورئان چۆن باسیەکە پێنە سەر چی یەکێکی تر لەو گومانانەی کە ئەگیرێت لە قورئان ئەڵێن چی ئەڵێن قورئان لە نێوان ئاەتەکانیە دژبەیەکی هەیە طبعا ئەم بابەتە واقعا دۆزینەوەی دژبەیەکی لە هەر لە قسەی هەر کەسێکە بەڵگەیەکی بەهێزی ڕەدانەوەیە واتە ئێستا من بتوانم بمەوێت کەسێک بیر و بۆچوونی کەسێ ڕەت بدەمەوە چی ئەەکەم دێم قسەی خۆی و کۆڵە ئەدەمەوە بەگشت قسەی خۆیە یاساکانی دژبەیەکیمان لە باسی کێشەی شەڕا باس کرد بێتە خەیاڵتەوە وتمان دوو شت کەی دژبەیەکە بن ئەبێ هەشت مەرجانتیا بێ کات و شوێن و کەیفێت و بالقوە و بالفعل و ئاباسمان کرد لە کێشەی شەڕای بێتە خەیاڵتان ئەبێ ئەم هەشتەوە وەکو یەک بن لە قورئان بەڵێ کۆمەڵی ئاەتمان هەیە دژبەیەکن بەڵام ئەو ئاەتان ناسیخ و مەنسوخن واتە ئاەتێک ئاەتەکەی تری چی کردووە نەسخ کردووەتەوە ئەوانەی تری کە ئەمان بە دژبەیەکی پیشانی ئەدەن کە چەند ئاەتێکن ئەمە بە ڕووکەش دژبەیەکن ئەنا کە بچن ناومانە ئاەتەکان وەکو ئێستا نمونەی باسەکەن دژبەیەک نین برای بەڕێستان کتێبێکی هەیە من کتێبێکی شڵای خەمە خزمەتی ئەماوە سایرش ئەو کتێبە دوای ئەوەی لە بەلانە کێنێتی لێرە نیمانە شڵای خێنە خزمەتان ئێستا بەحسێکە باسی ئەو ئاەتانەیە کە دژبەیەکن لە قورئانە هەموویم هێناوە ئەو ئاەتانە و وەڵامێکی بڵێن مقنعی ئەوەمان داوەتەوە و خوای گەورە لێمانی قبول کە ئینشاءالله بەس لێرە یەک نمونەی بەسیط باسەکەین و ئەڕۆی ئاەتێکمانی خوای گەورە فەرمێ چی وەقیفوهم ئینەهم مەسئولون ئەمە کوێیە ئەمە لە سوورەی سافات لە جێگایەکتر لە ئاەتێکی کە لە سوورەی حجرە فەرمێ چی فەوەڕەبیکە لەنەسئەلەنەهم ئەجمەعین عەما کانوا یعملون ئەم دوو ئاەتە باسی چییە باسی ئەوەیە کە ئێوە ڕوبەڕووی پرسیار ئەکرێن و
لا يتكي ترى خواي قرأ فرمتشي فيومئذ لا يسأل عن ذنبه إنس ولا جان. يعني أفرمي لم روجدا جنوكو إنسانش روبروي برسيان ناكرينو. يعني لجاي ترى فرمتشي ولا يسأل عن ذنوبهم المجرمون. واتا درباري تاواني مجرمين برسيان مان ليه برسيان عن ليه ناكري. برسيانك أمية الله أمدو آيات تجيك بو ليرة خواي قولا فرمي أتانوسيان مو برسيار تان ليكم ليرة الله نخي برسيار تان ليه ناكري. ستا إسا بظاهر بو يوش دجبيك وانيا بظاهر واحد تسيريك. والله بو أمتشي إما أزاني بلا برز كامل زباني عربي برسيار كردن چن جوريك. جاري وايا تو برسياري أكي بو أوي زانيارية كدسكوي. واتا تو كس إسابة كسي قليبا من علاقة طبيعي أو كيبو داي لدرقا. أو بو چيا بو يبزاني كيبو داي لدرقا. يعني برسياركي بوي والله ما كدسكوي. نمني أمل القرآن يسألونك عن الأهلة قل هي مواقيت. يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم. يسألونك عن المحيط قل هو أذى. تاكو تاي. أم برسيارانا كأكريه بو دسخصني والله أما جوريك لا برسيار. جورێکی تر هەیە لە پرسیار بۆ دەستخستنی وەڵام نییە خۆت وەڵامەکە ئەزانی بۆ هەڕەشە و سەرزەنشکردنە. چۆن؟ کاتێکە تۆ مەسەڵەن کوڕەکە دەچێ بە بازار تۆ هەڕەشەی لێ ئەەکەی بچێ بە بازار پێڵێ چی؟ ئەوە ئەتەوێ بچی بۆ بازار؟ پرسیارە وانە؟ بەڵام پرسیار یعنی چی؟ یعنی تۆ بۆت نییە بچی بۆ بازار هەڕەشەی لێ ئەم پرسیارێکە هەڕەشەی تایە وانە؟ أما من القرآن همانا خواهي يقول فرمتشي ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان آية بني آدم بيما نوتن چون بلي أي نوي آدم آية وصيتنا بو نكرن الشيطان ونبرس الشيطان نكن واني الله آية وصيتنا بو أي أم برسيارة آية أما چية أما سرزنش كردنو هراشي ليلا كواتا أم جوارا برسيارانا كبرسياري سرزنش كروشي جوازا لجواري يكم كتواتيو معلومات ورقني جوري كتير لا برسيار چيا بيوتي برسيار بو دان بيانا يعني بتوي برسيار لكسي بكيتا وكسا ولا عمكب داتو تا ولا عمكب كيتا بلغا بسري خويو اعترافي بيبكي بو ولا عمكي اوي داتو مثلا كسيك خوي زور بقورو باو ازانت تولي باشا تو اندزيدكي آية مثلا اتواني مثلا ورقيك لدو دقيقة لبركيت يا كسي الله من زور بالاواني تولي آية تو اند بالاواني اتواني بيرجال مثلا دنفر برامبر دنفر بوصي اما خوتو برسياري بولي ناكي بزاني آية اتواني ناتواني برسياري بو اولي كتابوي بسلميني كتشيه كأو تواناي اميني دان بيشكابن يعني منيتي من القران خوي يقول فرمتشي قالوا وما تلك بيمينك يا موسى اي موسى وتشي بدستو اي بو خوي يقول لك موسى ابني دارك انا ابني بدسيوا اي خوي يقول نازاني اما غوچانا بدس موسى يعني خوي يقول ام برسالي لموسى كدو بو بي بلا اما غوچانا نا ام برسالي بو بيكرو بو موسى دان بني بلا اما غوچانا بدسي منو انجا خوي يقول فرمه فالقيها دي فريده أو بنبوة مار خوت وتت أما دارة أو كرد مار ها بوي لا يقيني في بدا كأما دارة أما فعلا أم دارة بوة مار جوانا واضح بلا كرمانية اشتكي جوانا منك جوانا إيه سابين وسو برسيارة كان يخمر لا آيتي كم كخواي قولا أفرميتشي وقفوهم إنهم مسؤولون أو قلما بس أو نية كإيتر أمان شون بلي شون تعبيري كم يعني يتر خواي يقول نازعني يا بابلين هواليني أمانتشان كردوه نا خواي يقول ما زاني خواي يقول أيوة خويان دان بتاواني خويان أبني واضح بلا كانم بو شونك لا كواني آتك أفهمتشي احشروا الذين ظلموا وأزواجهم وما كانوا يعبدون من دون الله فهدوهم إلى صراط الجحيم إن جاء وقفوهم إنهم مسؤولون طبعا آيات خنا بلا سياق دركري آيات السياق درناكري خواي قورة بظالم ناوي بردون وبأوش ناوي بردون كأمانات من جهنم بو كواتا خواي قورة أزاني أمانة چيان كردوه برسيار لوان ناك أبزاني وچيتان كردوه برسياري هرش آميز يعني لإكاو بوي خوان بيان خرجير چي ولي اشير برسيارو دان بتاوانا كان يعني أبنين بلام لأو آياتي سوري بابلين
الرحمن كافر فيومئذ لا يسأل عن ذنب إنس ولا جان. ئەمە خوای گەورە خۆی ئەزانێ ئەمانە چیان کردووە کە مادەم خۆی ئەزانێ چیان کردووە چی پێویستە کا پرسیاریان لێ بکە کە چیان کردووە. ئەڵێ من ئیمڕۆ پرسیارتان لێ ناکەم بۆ چونکە نەزانم تۆ چی کردووە. بە بەڵگەی چی؟ هەردوایەوە فەرمێ چی؟ يعرف طبعا چەند ئاەتی دوایەوە يعرف المجرمون بسيماهم. ئیتر کە خوای گەورە بزانێ ئەمانە مجریمن پێویستە کا پرسیاریان لێ بکات؟ پێویست ناکە لا پرسیاریان لێ بکات زانێت چی؟ بەڵام ئەمە يوقفوهم إنهم مسئولون. ئەمە ئەم پرسیارە پرسیاری چییە؟ پرسیاری دانپێنان و سەرزەنشکردنە. یعنی خوای گەورە فەرمێ چی؟ ئەفەرمێ ئابیان وەسێن با بۆیان خێرەژێ پرسیار بزانم چیان کردووە. نەک ئەوەی خوای گەورە نەزانێت چیان کردووە. نازانم ئەڵێ ناگەیێت. باشە گەیت ئەو سێرش الحەمدولله. لەمە زیاتر لەسەری ناڕۆین کێشەنی. طبعا ئیتر باس هەیە پرسیار بە لیمە ئەکری و پرسیار بە لاکرێ با زۆر لەسەری نەڕۆین. بێنە سەر بابەتێکی تر ئایا یەک ڕخنەیەکی تر بوونی هەڵەی زانستی لە قورئانە. براکانم پرسیارە ئایا قورئان کتێبێکی زانستیە نەخێر بەڵام لە قورئانە ئاماژەی زانستی هەیە. جارێ گەورەترین تەحەدایە خوشکانی من برایانم گەورەترین تەحەدایە قورئان لە بیابانی مەکا ئەگەر با بڵێن بە زمانی ئەوان بنووسرێتۆ ئێستا لە سەدەی 21 لەژێ ئەم هەموو تاقیگە و ئەزمون و بحوثات و جامیعە گەورانە بەحث بکەن دۆزینەوەیەکی زانستی حەقیقەتی زانستی فاکت ڕاستێکی زانستی نەبێ پێچوانەی قورئان بێ. ئەمە شتێکی بەڕاستی یعنی بەڵگەیەکی گەورەی قورئانە. ئێمە زانین زانست سێ جۆرە براکان باسمان کرد لە الحاد و زانست. بیردۆزمان هەیە، تیۆریمان هەیە، تیۆری هایپۆتیسمان هەیە، گریمانە. ئێمە کە باسی ئەوە ئەکەین قورئان دژی هیچ ڕاستیەکی زانستی نییە دژی قورئان باسمان باسی حەقیقەتی زانستیە فاکتە بیردۆزە ئەوەی ئەبێتە بیردۆز. ئێستا بۆتە بیردۆز زەوی هێزی کێشکردنی هەیە نەڵەریە نییە ئەمە وازح براکانم. بەڵام بەڕاستی نەڵەریە کە کۆمەڵە بابەتی فەزای باسەکرێ و کۆمەڵە تیۆر مەسەلەن هەیە ئەوانەی پێکە نەڵەریە باسی نەڵەری ناکە. باش ئایا لە قورئانە هەڵەی زانستیمان هەیە ئاەتێکمان هەیە پێچوانەی حەقیقەتێکی زانستی بێ؟ بێگومان نەخێ. ئایا ئەو ڕخنانەیە کە لە هەنێ ئاەتە گیرێت چین؟ ئەوە ناحاڵیبوونی چییە؟ ناحاڵیبوونی کابرای ملحیدە کابرای مستەشریقە لە ئاەتەکە. دوو ئاەت بەسەرعی باسەکەین. ئاەتێکمان هەیە خوای گەورە فەرمێ چی؟ خوای گەورە فەرمێ لە باسی ذوالقەرنەینە فەرمێ حتى إذا بلغ مغرب الشمس وجدها تغرب في عين حمئة. ئەفەرمێ چی؟ باسی ذوالقەرنەینە کافرم کاتێک ذوالقەرنەین خۆی و لەشکرەکەی کەوتنە ڕێ هەتا کاتێک گەیشتە ناوچەکانی خۆرئاوا بینیان خۆر لە گۆماوێکی قوڕاوی گەرمە نیشت. ئەڵێ یعنی چی خوای گەورە لە قورئانە فەرمێ تغرب في عین حەمیە؟ یعنی چی خۆر لە گۆماوێکی قوڕاوی گەرماوە ئەنیشێت؟ جارێ وەڵامی ئەم ئاەتە هەر زۆر ئاسانە. ئەمە یەکەم ئەوەی کە ئەمە دووبارە و سێبار و دەبارە جومڵەی گەرمەکاتۆ هەر بۆی خەڵکی سادە پێ بخەڵەتێنێ. ئەنە هەر لە ئاەتەکە زۆر بە وازحی دیارە کە باسەکە باسی چییە؟ باسەکە باسی ئەوە نییە کە خۆر لە ناو گۆماوێکە ئاوا ئەبێت. باسەکە باسی بینینی ذوالقەرنەینە کە وای بینیوە خۆر لە ناو گۆماوێکە ئاوا ئەبێت. بە بەڵگەی چی؟ خوای گەورە فەرمێ چی؟ وەجەدەها وای بینی وای درک پێکرد تغرب في عین حەمیە. ئیتر خۆمە قسەیەکی تیا نامێنێ. ئەمە هیچ قسەیەکی تیا نامێنێ. بەڵام هەر قورئان لە جێگای تر باسی ئەوە کە خۆر و مانگ و ئەستێرەکان چین لە ئاسمانە چیەکەن؟ لە ئاسمانە ئەخولێنەوە بە دەوریەکە ئەخولێنەوە مەلائەکەن لە ئاسمانە هەرێکیان لە خوڵگەیەکی تایبەتی خۆیان هەن. نافەرمێ هو الذي خلق الليل والنهار والشمس والقمر كل هامووی ئەمان لەیل و نهارەکە بۆ کێ؟ بۆ زەویە چونکە لەیل و نهار زەوی دروستیەکە.
لێرە ئاوفمانی چی هێناوە کاتی هێناوە باسی ئاوفمانە شوێنەکەی نەکردو مانگ و خۆر هەمویان لە فەلەکە چیەکەن ئەخولێنەوە یەسبەحون لە جێگەیەکی تر لە شەمس ينبغي أن تدرك القمر ولا الليل سابق النهار نا خۆر ئەتوانێ بگاتە مانگ نا ڕۆژ شەویش ئەتوانێ بگاتە شەو واتە هەرێکیان لە خولگەیەکی تایبەتیان ئەی ئیتر ئەمە تۆ چۆن ئەڵێی خۆر دێتە ناو زەوی ئەمە زەوی چەندێکە تا جێگەی خۆری تیا بێتەوە ئەی قورئان لێرە نافەرمێ ناگەنە یەک ئێ چۆن لێرا گەشتنە یەک وانییە باشە کەواتە ئەمە هەر ئەوەیە ئاەتەکە فەرمێ وەجەدەها بە بینینی کێ ذوالقەرنەین ئەی ئەم بینینە حەقیقەتە بەڵێ حەقیقەت تۆ ێستا بچۆرە گوێی دەریایەک خۆ لەکوێ ئاوابی لەناو دەریاکە ئاوابی بۆچی بە بینینی تۆ ئێمە شتێکمان هەیە لە زانستە پێوتێ چی پێوتێ دیاردەی فێڵی سێدووری دیاردەی فێڵی سێدووری من ئاوا کلومەتە کوردی عەرەبیەکەی بەخوایت نازانم کوردەکەیم تەواو بێ خدع أبعاد الثلاثة أبازم آوايا خدع أبعاد الثلاثة الله كسيك لدورو سيري شتيكي كرد قولاي نابين إيسا من كسيري كات محمدكم فانيكي أبينم برزيكي أبينم قولاي كشي تقريبا هسبيا كمانيا بلام كدور كوتو كسيك أبعادي سيم دوري سيم نابين دي دەی کاتێکا کە تۆ سەیری خۆرەکەی ئاوا ئەبێ دووری سێم نابینی وازانی چییە؟ وازانی بەس پانی و بەس درێژیە وازەحە براکانم ئەمە فێڵە لە چاو ئەکری ئەمیش کە لە دوورۆ ئەمەی بینیوە وای زانیوە وایە ئەنا ئایا لە حەقیقەتە وایە بە پێمانەتانە وازەحە چییە؟ وازەحە وانییە ئەمە بەڵگەی ئەمە ڕەدێک ئاەتێکی تر هەیە کە ئەمان تۆزێ زیاتر گرنگی پێ ئەدرێ چییە؟ ئەم ئاەتەیە خوای گەورە فەرمێ چی؟ فلينظر الإنسان مما خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب الله وبو إنسان تماشای خۆی ناکا لە چی دروست بووە لە ئاوێکی پاڵنراو دروست بووە لەکوێ دەرەچێ يخرج من بين الصلب والترائب براکانم الله دەرەچێ لە نێوان بربڕەکانی پشت و ئێسکەکانی سینەدا صلب و ترائب يعني ئەو صلب يعني پشت ترائب يعني ئێسکەکانی سینە ئێستا پرسیارەکە وای ئەڵەن کاکەگیان خۆ وازەحە کۆرپەرە لەکوێ دروستە بێت لە تۆوی پیا و باڵی لە جوتە گونەکان دروستە بێت لەگەڵ هەرکەدانی ئافرەت لە ڕەحمی ئافرەتە ئەمە یعنی چییە وەڵێ دافع من لێرەوە لە سنگی ئینسان لە نێوان سنگ و پشتە کەواتە چییە؟ کەواتە زانست چێکەڵێ و قورئان شتێکی ترەڵێ ئەمە ئێستا وازەحان ئەمە کرێتە چۆن بڵێکێتە رەخنە لە وەڵام ئاڵێن چی براکەن جارە سەرەتا قسەیەکەیە لە تەفسیری ئەم ئاەتە و مولحیدەکانی زۆر ئەمەینەکەن ئەڵێن ئەم سڵب و تەڕایبەن بەستی ئەوەیە لە پشتی پیا و سنگی ئافرەت ئەمە هەندێک مفەسیر ئەمانەوە تووە ئەمە جارێ هەڵەیە ئەمە جارێ هەڵەیە نە باسەکە باسی یەک کەسە لە سنگ و لە نێوان پشت و سنگی ئینسانەکە عن لێرەوە دەرەچێت ئەمە یەکەم دووەم طبعا بابلغي چم قصه كان بلغي خوي يقول فرمتي يخرج من بين واني بين شنو واني لنيوان او نيوتو يخرج من صلب فلان وفلان من صلب والترائب نأتي من بين يعني لو شنو عاتك ماني خوي يقول فرمتي نسقيكم مما في بطونه من بين فرث ودم فرث ودم هم ليك شنانيه يعني خوين وبيساي لحيوان ليك شنانيه كوشي لباك درتي بغي كواتشي شنك ما بس اما يكدو لا طبعا آياته وكو الكالي إعجاز يكنك أو يكرخنا بلسا القرآن سباس يقين پیغمبر خواه صلى الله عليه وسلم وأصحاب كما أتان بدا بزيوان آية نيان زاني وإنسان لو آوين بلين لتو قنا كانوا درجة دروسة أم بابتكي زور سادنا وخلق بوا بەبەڵگەی چی؟ بەبەڵگەی ئەوەی دەسەڵاتداران لە کۆنا کە ویستویانە ئەو پیاوانەی لە دەرباریانە ئیشەکەن خەساندویانە بۆ ئەوەی مناڵیان نەبێ و بۆ ئەوەی چۆن بڵێ چێژی جنسی ئەمانەشیان نەبێ کەواتە زانیوانە سەرچاوەی دروستبوونی هەم چێژ و هەم مناڵبوون ئەمەیە یعنی ئەمە بە عەقڵی کیاچێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو قسە بکا بەم شێوە بەهەسی کە يعني أقول القرآن خوي المسيباتي
ئەی کاتە لەوێ کاکە گیان لە مەسەن لە خەسیەتەینەوە با بڵێن لە جوتە بوونەکۆ دەرەچ وانە ئەمە دیارە تەحەدایەکی قورئانی بۆ ئەو کاتە بۆ ئێسەش باش. خاڵێکی تر بۆچی خوای گەورە کە ئێمە ئەزانین واقعی حاڵ شوێنەکەی جوتە گونە بۆ دروستبوونی مناڵ بۆچی خوای گەورە ئەینێرێتەوە بۆ سەرچاوە ئەسڵیەکە بۆچی خوای گەورە باسی سەرچاوە بنەڕەتیەکە ئەکا ئەمە خوای گەورە لە قورئانە وەکو تەحەدایە باسی ئەکا ئەڵێ ئێوە کە قەنەعەتان وایە ئەعلەم شوێنەوە مناڵ دروست ئەبێ نەخێن لە ئەسڵ لێوە دروست ئەبێ لە بنەڕەتا چییە لێوە دروست ئەبێ باش. ئەمەش خۆی تەبعاً شتێکی طەبیعیە لە کاتی قسەکردنا تۆ جاری وایە باسی حقیقەتی شتەکە ناکەی بڵێن باسی سەرچاوەی دووەم ناکەی باسی سەرچاوەی یەکەمەکەی نمونەیە بەمە چۆن ئێستا کەسێک دادوەر ئازادی بکا لە زیندان پاسەوانی دەرگاکە بڕیارەکەی بۆ تۆ دەرگاکەی بۆ کەو ئازادیەکە کەسێ لە دەرەوە لەو کەسە بپرسێ لەو زیندانی کراوە بڵێ ئەوە تۆ کێ ئازادی کردی ئەڵێ کێ ئەڵێ دادوەر ئەی بەواقعی کێ دەرگای بۆ کردەوە ئازادی کرد پاسەوانەکە کەواتەی ئەتیادیە تۆ حقیقەتی ئیشەکە بگەڕێنیتەوە بۆ ئەسڵەکەی وانە نەک بێنێتەوە بۆچی بۆ سەبەبی دووەم کەواتە دروستبوونی کۆرپەلە لە ئەسڵا لێەوە هاتووە بۆیە قورئان باسی چیەکە باسی ئەسڵەکە و سەرچاوەی چیەکە سەرچاوەی یەکەمەکە ئەکا وازەحە براکانم ئەمە اینجا بێنە سەر لایەنە زانستیەکەی ئایا فعلەن ئەمە زانست دژی ئەمەیە بێگومان چۆن ئێمە ئەزانین برا جوانەکانم خانە کاتێککە هێلکە ئەپیتێنرێ دابەژمون ڕوەدا دەیدەی دابەژمون ڕوەدا تاوەکو چی تاوەکو شانە دروستە بێ و اینجا ئەندام دروستە بێ و اینجا کو ئەندام دروستە بێ ئەڵێ لە کۆرپەلەدا لە شوێنەکە کە پێوتێ میزۆدرێم ئالەم شوێنە هێلکە ڕەحمی ئافرەتە هێلکەدان لەگەڵ جوتە گونەکان لەگەڵ گورچیلا پێکەوە دروست ئەبن لەکوێ لە نێوان ئیندۆدێرم و لە نێوان ئێکتۆدێرم ئیندۆدێرم و ئێکتۆدێرم کێ ئێکتۆدێرم ئەڵێ بەڵبڕەکانی پشت و دەمارە پەتکە ئیندۆدێرم کێ ئەڵێ لە داهاتوو تەمام لە داهاتووە چونکە خانوەکان ئەمە دروستە بێت ئەمە هەم بە یەکۆن لە داهاتووە ئیندۆدێرم ئەبێتە بە بڵێ پشت و دڵکە پەتک بڵێن ئێکتۆدێرم ئیندۆدێرم ئەبێتە چی ئێسکەکانی قەفەڵەی سنگ میزۆدێرم تۆ زەڵوانەی قورس بێگرد مازاکەن میزۆدێرم جوتە گونەکان و هێلکەدان کە ڕەحمی ئافرەتە لەگەڵ گورچیلا پێکۆ کاتە شوێنە ئەسڵەکە ئاوایە ئەم قسە لەکوێ هێنامە تەمام زانستە قسەی من نییە ئەڵێ کاتێکا وردە وردەکە کۆرپەلە جا ئەبێتەوە دروستە بێ ئەڵێ گورچیلە ئەو شادەمارەی خوێن بۆ گورچیلە دێنێ هەر لەوێشۆ خوێنەکە دێنێ بۆ کوێ بۆ جوتە گونەکە کەواتە ئەمە ئەڵێ پێکۆ بوون کە لە یەک جابوونە تۆ شادەمارەکە وردە وردە جیا بۆ تۆ بۆ کوێ بۆ جوتە گونەکە وازەحە براکانم ئەمە یەکەم خاڵێکی تر کاتە شوێنە ئەسڵەکەی کوێ وتمان لە بینی ئیندۆدێرم و ئێکتۆدێرمایە ئیندۆدێرم وتمان کوێ دڵگەپەت و بڕبڕی پشتە ئێکتۆدێرم کوێیە سنگ بەڵگەکە وتمان چییە کە گون ئەو خوێنەی بۆ گورچیلە دێ لێەوە خوێن دێ بۆچی بۆ جوتە گونەکان کاتەمە یەک سەرچاوایان بۆ لە یەکتری چی بووە لە یەکتری دوورکەوتونەتەوە باش ئێمە شتێکمان هەیە لە دەمارە پێوتێ چی ئۆتۆنۆمیک نێرڤەس سیستم واتە چی واتە ئەگەر بیکەمە کوردی خۆنەویستی دەمارە سیستمە دەماری سیستم نازانم کوردەکەی گەل یعنی ئەو دەمارانەی کۆ خۆنەویستن واتە چی واتە بەبێ ئیرادەی من تۆ ئیش ئەکەن باش ئەم دەمارانە ئەبنە دوو بەشەوە بەشێکیان پێوتێ سیمپتاوی سیمپاتیک بەشێکیان پێوتێ پارا سیمپتاوی ئەم دوو دەمارە ئیشیان چێ براکانن یەکێکیان ئیشیان ئەوەیە کە مرۆڤ هەر کاتێ ئەیەوێ مەسەلەن شتێ بکە ئامادەکاری بۆ بکە ئەمە کەیتریان چۆن یەکیان دەماری تووڕەیەکیان دەماری با بڵێن ئاشتیە گەر قسەکە علمی بێ ئەمە کەیتریان بەعەکسی ئەوە باش ئەڵێ ئەم دوو دەمارە پێویستن یەکێکیان بۆ ئینتیساب یەکێکیان بۆ قەذف تناکەمە کوردی یەکیان بۆ ئینتیساب یەکیان بۆ قەذف ئەڵێ ئەم دوو دەمارە کە ئەو ئازادەنە کۆدامی زاوزێ بۆ ئینتیساب و بۆ قەذف
سەرچاوەکەیان ئەگەڕێتەوە بۆ کوێ؟ بۆ دڕکەپەتێک لە لێڤڵی دەی بەربڕەی پشتە کە ڕێکەکەوێتە کوێوە ڕێکەکەوێتە بەینی سنگ و بەربڕەی پشت کەواتە ئەو ئاوە کە دەفع بێ بە ئیعازیە کۆتێ لە ئەو شوێنە بۆیە خوای گەورە ئەیگەڕێتەوە بۆ کوێ؟ ئەیگەڕێتەوە بۆ شوێنە بەخوای ترە لەمە ڕوونتر لەمە عیلمیتر شتێکی جوانە بەڕاستی. خاڵێکی تر نەخۆشیەکمان هەیە ئێمە پێوترە چی لە ئینگلیزیە؟ undescended testis. ئەمە ئینگلیزیەکەی خوێندنەوەکەم کەسە ئینگلیزینەوە خوێندنەوەکەم غەڵەتە تۆزێ. هینەکەی پێوترە چی؟ الخەسیە المعلقە واتە دوو لە ڕوتانبوونی هەڵواسراو. هەنێ مناو کۆرپە لە دایک ئەبێ هێشتا بوونی دانەبەزیۆتە ناو توورەکەی بوونی. ئەمە بۆ دانەبەزیۆ بۆ لەوەیە کەواتە ئەمە لە دابەزین بەینی سنگ و پشتی وەک چۆن بڵێ دواخ کەوتووە. ئەمە نەخۆشیەکە هەیە. واتە پێوتێ چی؟ واتە پێوتێ الخاصية المعلقة هي الخاصية التي لا تنزل إلى مكانها الصحيح في كيس الصفن قبل الولادة، وتعرف هذه الحالة أيضا باختفاء الخاصية. واضح براكانم؟ هم أمانة بلغم چیە کە ئەو ئاەتێکی تەواو ئێعجازیە تا ئەوەی ئاەتێک بێ هەڵەی زانستی تیادا قسەی زیاتر ناکەین. وردەوە دەبەرەوە کۆتاییە چین ئەگەر کاتم دەنیە گەردم ئازاکەنم چەند 5-6 دقەم دەنێ ڕخنەیەکی تر لە قورئانێ گرێ کە ئەم ڕخنە هەر زۆر مناڵانەیە کە پێوتێ بوونی هەڵەی ڕێزمانی لە قورئان. واتە قورئان هەڵەی نەحو و سەرفی تایە. باشە کاتێکا قورئان هەبوو نەحو و سەرف لەکوێ بوو؟ ئەی نەحو و سەرف لەسەر چ بنەما و قەواعیدێ دانرا؟ لەسەر قورئان دانرا. ماقوڵە تۆ ئەمە قورئانە ئەمە یاساکانە لەسەر ئەم بنەما دانرا تۆ دوایی تۆ بێ بڵێ چی؟ بڵێ وەڵا ئەم قورئانە مەحکومەکە بەم یاسانە. ئێوە معقول نییە ئەمە یەک. دوو نحو صرف باستقراء دانرا. استقراء زاني يعني چی؟ يعني عرب كوبونتو زاني يعني هر كاتب فاعلي بكارينا مرفوعي كردوه، هر كاتب مبتدأ بكارينا مرفوعي كردوه، وهر كاتب دواي حرفي جر كلمه كي بكارينا مجروري كردوه. بو يوتوانا دواي حرفي جر مجرور اكاو مبتدأ مرفوع بيو. هر كاتب انه مثل امانه كردوه سيركا چيه؟ سيركا اسمه فعل اسمه خبر كان بمرفوع منصوب كيناو. أما باستقراء القرآن شو أمان كدوتا قاعدة دي كاتيكا تو دي علي هلي زمان وين القرآن هي أما أولادتر نبو كابرايكي روان بيشي زمان زاني شاعر أمرخنا بقريه بلو القرآن بو تشي ليرا أم شيء وابكارنا وكأما إما قصة وابكارنا يعني إنجا قرآن بزباني قريش هاتوا بەڵام قورئان خاڵی نییە لە زوبانەکانی تریکن وەکو بەنی تەمیم و مەسەلەن ئەو هۆز و قەبیلەکانی تر. جاری وایە ئاماژەیەکی تایە بۆ زمانی هۆزێکی تر. ئێمە چونکە زانین قورئان قوڕەیش جێگای چی بووە؟ جێگای کۆبوونەوەی بتی ئەو خەڵکانە بۆ جێگای حەجی ئەو خەڵکانە بووە. بۆیە ئەو قەبیلانە کە هاتوون کۆبوونەتەوە ناو قوڕەیشە ئۆتۆماتیکی زبانی قوڕەیش بۆتە زبانێکی تێکەڵەی ئەو قەبیلانە بە زبانی فەسیحی قوڕەیش بەتەنها نەماوەتەوە. بۆیە ئەشێ تەداخولی زبانی ئەو قۆمانە هاتبێتە ناو قوڕەیش. قورئانیش بە زبانی قوڕەیش دابەزیوە ئەو جۆرە زبانە ناوی قورئانە هەبوو بێت. نمونەشمان لە قورئانە و لە علم قورئانە لەو کتێبەی ئەوەی خۆمە باسم کردووە ئاتیایەتی لەو کتێبە. یەک نمونە باسەکەین لەو بابەتە. خوای گەورە لە قورئانە فەرمێت چی؟ إن الذين آمنوا والذين هادوا والصابئون والنصارى. أفرمي أواني إيمانين هنا ولا وأوانشي كجولة كان والصابئون والنصارى. برا كانوا خشكا كانوا. إن الذين آمنوا إن حرف شيء شيء كاسم منصوب خبر مرفوع كان. سالرا الذين نصارى شين أمانة اسم إنن بعطف. طبعا الذين اسم إنية وبعطفش صابئون ونصارى عطفي السر يكتري أكيد. إما شو زين لزمان عربي عطف شو يعني معطوفة كي واتا حالي عربي كي شو ما يشواك
مرفوع مرفوع منصوب منصوب باش. نصارى منصوبة أي بو صابئون مرفوعة وعي بو صابئون مرفوعة ألين أما هليه لقرآن نا أبو صابئ مرفوع بوايا أبوايا مش منصوب بوايا طبعا والله بو أما تشي برابر الزكاة جاء لوري قواعد ليرة الصابئون مبتدايكي تشيها مبتدايكي مؤخرة بو خبريكي محذوف آية كاقريك كن آوائليتي ألين شي ألين إن الذين آمنوا والذين هادوا والنصارى إيه والصابئون كذلك أما بوشونك ألين يا الصابئون شيا عطف نية بلك مبتدايكي مؤخرة بوشونك تر طبعا النمونية الشعريش معناه بو أما لبك كورتيكات باسيناكم بوچونێکی تر طبعا ئەمە ڕێی نۆ بۆچوون هەیە بۆ معلوماتان بۆم ئاەتە نۆ بۆچوونی عرابی هەیە بۆم ئاەتە ئەمە ڕێی بەسڵەکان بوو ئەڵێن ئەم ئینە لێرا کە هەیە ئەمە چییە؟ ئەمە بەمبەسی نەعەم دێت طبعا هەر بە بۆچوونیەکەمان دێڕە شعرە بکەنەوە بۆ شتەکە علمیتر بێت لێرە شعرمان هەیە ئەڵێ چی فمن يكو أمسى بالمدينة رحلة فإني وقيار بها لغريب فإني أم إن يا كتشي منصوبة ضميرك في محل نصب وقيارون عطف بو ياك أبي أمج منصوب يدي بوتا مرفوع كواتا أم جورما لزبان عربي هي أما يكم دوام إن ألين إنما معناه تشيك بمعنى نعمتي كبا معنى نعم هاد بيتا مهملة كبوبا مهملة جملة كبيتا جملة طبيعي أو كاتا الذين هن مرفوعة نصارى ابن مرفوع صابئون شبيتا شي بيتا مرفوع واضح برا كانوا أما لو أنا توصي بجناب تاعنا قرصة قرد ما زاكن والله هروكم معلومات بيزعن أو كاتا بيتا شي فالذين والصابئون والنصارى همان شي فالذين كخوي مبنية بو يرفع كيدا نكوتوا نصارى كخوي اسم مقصورية بو يدر نكوتوا صابئون كيش صابئون كيش رونا مرفوع سيكو تايب آخر ما باسرتاني شينم طبعا نوليت لي شيك لو عند رخنا أول شيء أو بابتك حرجة رخنانية چونك القرآن نحو الصرف محكوم بالقرآن القرآن محكوم بنحو الصرف الله القرآن هلاي مجويت يعني هلاي مجوي وكل شيء برا كان كانم الله القرآن وتيتي يا أخت هارون ما كان أبوك امرأ سوء وما كانت أمك بغية كادك مريم عليه السلام كديتنا قومك يوم نعلك بابا شوية خلق بيله أي خشكي هارون أو تقول بنبأ وكتب يا خراب وندايك الآفتك دائما بيس أو تبوتو شيء أبزينا وتاوانا بوت الله ما هلايك ميجوي للقرآن هارون بيغمبر كي مردو عيسى بيغمبر كي لدايق هو شن 6 صال زمن بيننا إيه شو أما أماجرك والله من أما زور عسنا براكانم كنية لزبان عربي أما كنية بو مريم عليه السلام نك أوي أماجرك كشيء ك مريم خشكي هارون بو چونك خواي چونك مهلا أوي كرديش همانا كاتي تود كسيك زور سخي طبيعة الله شيء الله يكري حاكمي طائية يعني كاتي كسي مثلا زور بابلين دولة منا الله يكري حماقدوي مصلح كري الله يخو كابرا خو كرينيه اما تشيا اما تو كنيه او كس صفتي او كسد بالي ام كسيتر شنو كصفته كان هاو بشر هارون پیغمبر بوا مريمش اوندت شاق بوا وكو خشكي پیغمبر يوابو ويوتو يا اخت هارون واضحه مريم اوندت شاق صالح بوا وكو ابو خشكي پیغمبر يبي ويوتو يا اخت هارون تو خشكي هارون وايت اما خاليك هيك مهم بلا حتما بلا خالك يتر هر ام گمانك يسمي كينو گمان رجلات ناساني كانوا گمان اي من استدين في مخاصه اصلا ما بوا مغري كل الشعب لا فرم دي جرت في المجال كانوا بنا نجران مسيحي تيابو نصراني تيابو الله برسان لك كنت باشو شي قران را علي خشكي هارون خو مريم وهارون شخص صالح كان بينه الله مش هات نو برسان في پیغمبر خاص صلى الله عليه وسلم كرت فرمي چی فرمي اوانا كسكان بناوي پیغمبران و چاککارانی پیش خواه ناودن واتا چی واتا اما کسی که چاک و اوتوانا تو خوشی فلان کسی تو کری فلان کسی تو کو فلان کسی
هەر ئەمە لە ئینجیلی خۆیانە لە کتێبی پیرۆزە لە ئینجیلی لۆقا هاتووە. ئەڵێ چی؟ ئەڵێ لە سەردەمی هیرۆدۆسی شای یەهودیا کاهینێک هەبوو لە کۆمەڵای ئەبیا ناوی زەکەریا بوو. ئەلیسابێت ژنی عەفوە نە ئەمەیان دەقەکەی تر ئەمان ئەڵێ چی؟ ئەڵێ لە کتێبی پەرتووکی دووەمی موسا ئەڵێ مەریەم پێغەمبەر لای نەسڕانیەکان بە پێغەمبەر دانراوە کە خوشکی هاڕون بووە و دەستی دایە دەف و هەموو ژنانیش بە دەف و سەماوە دوای کەوتن ئەویش وەڵامی دان و ستایشی ێزدان بکەن تا کۆتای دەقەکە تۆزە هینە. هەر لەم دەقا ئەڵێ چی؟ ئەڵێ مەریەم خوشکی چی بووە؟ خوشکی هاڕون بووە. لێرا کە ئەڵێ خوشکی هاڕون بووە لێرەشە هەرمە بەسەوە نییە کە خوشکی بووە. یان خۆ ئەشی هەر هاڕون مەریەمیش برایەکی هەبوو بێ ناوی هاڕون بوو بێت. واضحە؟ ئەشی ئەوەشە بێ بەڵام زاهێرەکەی هەر ئەوە بووە ئەڵێن چییە؟ ئەڵێن لەبەر چاکی مەریەم. ئەم دەقەکە ئێستا خوێنەوە باسی چیەکە؟ ئەڵێ جاری وا بووە ئەوان کە کەسێک نەوەی کەسێکی تر بوو کەسێکی چاک بووە هەر بە ناوی باوانەوە بانیان کردووە. ئەڵێ مەریەمیان مەریەم ئەڵێن نەوەی کێ بووە؟ نەوەی هاڕون بووە هەر بە ناوی ئەوە چییە بانیان کردووە. بەڵگەم ئەم قسە چییە؟ ئەم دەقەیەکە ئێستای خوێنەوە. ئەڵێ لە سەردەمی هیرۆدۆسی شای یەهودیا کاهینێک لە کۆمەڵەی ئەبیا هەبوو ناوی زەکەریا بوو. ئەمە لە ئینجیل لۆقاتەوە. ئەلیساباتی ژنیشی ئەم کاهینە نەوەی هاڕون بوو. جا ئەم ئافرەتە لەگەڵ مریەم ژیاوە. ئەڵێ کەواتە دەچێت ئەو خوشکی هاڕونە بۆ بگەڕێتەوە کە ڕەچەڵەکی بووە. واتە مەریەم ڕەچەڵەکی کێ بووە؟ ڕەچەڵەکی هاڕون بوو. ئەمانە هەموو بەڵگەن لەسەر چی؟ لەسەرەوەی کە ئەم دەقەش دەقێکی چییە؟ دەقێکی سەریحە و هیچ هەڵەیەکی تێدا نیە. سەرمەشان لەگەڵ مازاکەن. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.